اسماعيل. کاک ئیسماعیل نای بەڕێزە؟ إبراهيم. کاک ئیبراهیم کە ئەوە هاوکارەکانی منیش ئەو ناوانن ئێوەش فەرختانیە برای منن بەخێر بێن سەر چاو خەڵکی کوێن؟ كورغوس. کەوەرگۆسک سەر چاوان بۆ پیاسە هاتون بۆ فامیلی مۆڵ بەڵێ. شتان نەکڕیوە؟ ناول تازاتي نبزانا. تازە هاتون تووشی من بوو بله. بەخێر بێن سەر سەر و سەر چاو سلام. بە چ کارێکە سەرقاڵی؟ والله شوفر وقلابه. کارەکەتان قورسە بله. لێ لە شتان ساغ بێ سلامت بس. سەرکەوتوو بن ئیشەڵا ئێم کاکەیە چ کارێک دەکەی؟ الشوفر ما. تۆش بله. ئیشی شۆفڵەکەی بله. زۆر چاکە ئەوچ لە کوردی جوانانە چێ لە بەرتان؟ كردي اصلا. کوردی ئەسڵن بله. بەخێر بێن سەر چاو پۆشاکەکەتان زۆر جوانە یاخوا بەخێر بێن سەر سەر و سەر چاو شتێک خۆشمە باسکەن چی هەیە چی نییە وەزع چۆنە؟ والله باش ئیشی اخويا کار زياد. بازار باش اخويا زياد الحمد لله تا واجبي باش. هەتا وا بێ باش بەڵێ. زۆر چاکە لە کاتی ئیشکردنا شتێکی خۆشە بەسەر نهاتوو بۆم باسکەی؟ والله نعظم لا بيرم سوا اقرا مساعات. بۆ لە بیری چوو بیرکەرە با بیری بێتەوە چی بۆ؟ لو دملو لا فيديو. نازم دەیەڵە تۆ شتێکم بۆ باسکە مادەم ئەو بیری چۆتەوە والله اسمه نايل. بۆ والله دم اسمه نايل. بەسەر هاتێکی خۆش نوکتەیەک والله دم اسمه نايل. بەنگتان خۆش نیە گۆرانێکم بۆ بڵێن؟ لا والله بدنا نخوش. کێ ڕەنگی خۆشەوە برادەرانەتان بابانی کەم تووشی کەم وانا محاول تاكل خوش ناتو. والله لا ادري خوش ليه ما عندي شرب لي. کاک ئیبراهیم ڕەنگی خۆشە؟ اري والله. ڕەنگی بۆ چ گۆرانێک خۆشە گۆرانی چی؟ بعدني بخوي. بادێنی بەخواستایل دیارە یەڵە دەی والله دم اسمه نايل. نانە نابێت دڵمان بشتێنی بەرنامەکەم تازە دەست پێ کردوێتەوە سربز والله اسمه نايل دم. تۆزێک تۆزێک اسماعيل لا اسماعيل. شعرێکم بۆ بڵێ اسمه نايل والله دم. دەوەڵا ئەوە چۆ شتی وا بێمش خەڵاتتان ناکەم اسمه نايل. دەوەرە تۆ شتێکم بۆ بڵێ وەڵا وەرە کاکە محمد. وەرن دەیێڵە وەرشە شان محەممەد، وەرە. محەممەد دەوەرە تۆ یارمەتیان بە یارمەتیان بە شو زاتو. وەرە یارمەتیان بە محمد ولا. لا ليه بدك ابغى اسمه. نازانی تۆش نازانی ئەو بۆش لە کوردیانەوە هاتوونە بۆ ئێستا گۆرانێکی حەسەن زیرەکتان بۆ بوتمایە وایە؟ اري والله ويا. باشە دەی پرسیارێکتان لێکەم وەڵامەکەتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە؟ مەتەڵا بە هەموو زمانێک دەدوێت ئەو شتە چییە کە بە هەموو زمانێک دەدوێت؟ زي اختيار نية. هیچتان پێشکەش نەکردم منش ئاسانکاریدان بۆ نەکردم. اصلا كان اشتغل اصلا. گاڵتاکەم خۆی مەتەڵەکە زۆر ئاسانە بەڵێ. یەک وەڵامە ناتوانم اختیار بم کە اختیارم ما یعنی زۆر ئاسانیەکەم و یەکسەری زانن خۆی خۆشەکە لەوەیە ها تۆ مێشک بەڵێ. جوڵێنی بگەڕێ بە دوای وەڵامەکەیە وایە بله. با قدسيا بورا. شتێکە بە هەموو زمانێک دەدوێت ئەو شتە چییە کە بە هەموو زمانێک دەدوێت؟ موبايلة. تۆڵێ مۆبایل بله. تۆ بلبلني ها. بولبول بولبول بە هەموو زمانێک دەخوێنێ؟ ئەو کە گۆرانەکە عەباسی کەمەندی لێ هاو ئاوازی هەزار بولبولی شەیدات بۆ ئەخوێنم بەزنە دۆری هذه شيء اختيار من باب زاوية. ئەو شتە چییە کە بە هەموو زمانێک دەدوێت؟ بەڵێ؟ ناوەڵا زۆر دوورن لە هەولێر تا کەوەرگۆسک دوورن یا ئەڵڵا لا مدري موبايلي نازل. تۆڵێ موبایلە بەداخەوە وەڵامەکەی تۆ ڕاست نەبوو؟ ها. چیە؟ ئەوە خۆپیشەکەن کاکە هەر زۆر مرتاحن ئەوانە ما هو دستيرك دورة وبلي. محمد. دورة وبلي نام شي ورا. کورە کاکە قۆپی مەگە قۆپی کام دوو کامێرە لەسەر قۆپی چیەکەی باشە دەستان خۆش بێ سپاس بۆ بەشداریکردنە ئاساییە لە شان ساغ بە زۆر خۆشحاڵ بووم ئێوەم لێرە بینی کاتێکی خۆش و خواتان لەگەڵ زۆر سپاس.